ئەمە ڤیددیوەکە هەروەکو بینیتان تهدید کراوە ئێستا کە تهدیدمان کرد اینجا دێ سۆرس برێنبوو برندەیە پرۆگرام مۆنیتەر بە ئیش دەکەوێ لەوێ دەتوانین ئێکستراچی کەین ئێکستراچکەن ئەپاسترۆفیش دابگرین لەسەر کیبۆرد ئەپاسترۆفی پێوتری وابزانم لەسەر کیبۆرد لە تەنیشت ئینتەرە دوگمەیەکە دادەگری یەکسەر ئێکستراکە دەبی و یەکسەر ئەو پارچە ڤیددیوەکە تهدید کراوە دەیخوا و لای دەبا و ڕەش دەکاتەوە ئەوەی کە ماشیتەوە لەوە لەگەر ئەوە دەمچی دەکات کۆنتڕۆل زێ دابگرین ئەلێرژەتانی هەمان شت ئەپاسترۆفی دابگری لەسەر کیبۆرد یان لێرە ئەمە دابگری دووبارە ئەمە دەخوات و ئەوەی تریشت بۆ فڕەدەدا ئەگەر کۆنتڕۆل زێ دابگرین و ئەگەر ئەمە دابگری لیفت دابگرین ئەمەد بۆ ڕەش دەکاتەوە و لەوە ناوەندەش بۆ شایەک بەجێ دێڵێ ئەمە لە دوای دەتوانیت بە ڤیددیوەیەکی تر بە وێنەیەکی بە شتێکی گونجاو ئەگەویست بۆ شایی بێتن پڕی بکەیتەوە ئینسێرتێکی لە ناودابنی هەروە لەسەر کیبۆردیش سەمایکی دادەگری سەمایکی لە تەنیشت ئەپاسترۆفیە لە تەنیشت حرفی ئێڵە هەمان ئیشت لە بۆ دەکا هەروەکو بینیتان ئەو بەشێکە تهدید کرابوو ڕەشی کردەوە و نەما